دیارە پێشتر یعنی لە سەرەتادا هەندێک هەنگاو نرابوو ئەوەی کە ڕێژەی یا بڕی کارەبای ماڵان لە سەرجەم پارێزگای سلێمانی واتە بە پارێزگای هەڵەبجە و ئیداری گەرمیان و ڕاپەڕینیشەوە باش بێ بە تایبەتی ئەو سیستەمی 20 ئەمپێرەی کە دایان هێنابوو بۆ ئەوەی کاریگەری هەبێت لەسەر باشکردنی کارەبا و گەڕانەوەی بڕێک کارەبا بۆ ویزگەکانی بەرهەمهێنانی کارەبا و دواتر دابشکردنی بۆ شوێنەکانی تر بەداخەوە تا ئێستا ئەو 20 ئەمپێریە وەکو پێویست کارەبای نەگەڕانبووە و ڕێژەی کارەبای سلێمانیش کە لە داهاتوودا شێوازێک دابشکرا بوو دابشکاریەکە لە لاسی پێویستانە بوو ئەوەی کە ئەو سیستەمەی بۆ هاویندا نابوو لەگەڵ ئەو سیستەمەی بۆ سلێمانی پێچەوانەی یەک بوون بەڕێز پارێزگاری سلێمانی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و لایەنە پەیوەنددارەکان دوای ئەوەی کە لە هەولێر کۆبوونەوەیەکیان ئەنجامدا بوو بە مەبەستی باشکردنی کارەبای سلێمانی بەڵام پێم وایە ئەو کۆبوونەوەیش ئەو ڕاوێژ و گفتوگۆیی کە کرابوو تا ئێستا وەکو پێویست نەچۆتە بواری جێبەجێکردنەوە و کارەبای سلێمانی پێم وایە تا ئەم ساتەوەش وەختەش وەکو پێویست نییە و من ناشارمەوە دوێنێ ناپێرێ واتە ڕۆژی یەکیمان لەگەڵ بەڕێز جێگیری وەزیری کارەبای هەرێم گفتوگۆمان کرد بە تایبەتی لەسەر کارەبای سلێمانی و ڕەنگە هەر ئەمڕۆیە بەیانی کۆبوونەوەیەکی ڕاوێژکاری بچوو لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجامەدەن بۆی ئەو کەم و کوڕیانی کە لە سیستەمی هەم بڕی پێویستی کارەبای سلێمانی و هەم لە شێوازی دابشکردنیان بتوانین بە شێوەیەکی باشتر ڕاستی بکەین.